کەوا گەلانی ئەم وڵاتانە ئەم گەلە ژێردەستانە بکەونە خەباتێکی سیاسی هەندێک جار خەباتی چەکداریش بۆ خۆرزگارکردن. زۆر ئەو شەڕانەی کە ئیمڕۆ لە دنیا هەیە لە ئەنجامی جیۆپۆلیتیکی ئەو وڵاتە ژێردەستانەوەیە کە لەلایەن وڵاتە زلهێزەکانەوە بەرپا بووە. بۆ نمونە ئەو وڵاتانەی کە نەوتیان هەیە، ئەو وڵاتانەی کە ئاویان زۆرە، ئەو وڵاتانەی کە لە ڕووی ئابووریەوە هەندێک بەشی ئابووریەوە زۆر گرنگن لەبەرەوە بە ژێردەستەیی ماونەتەوە. بەیانی باش چۆنیت؟ چۆنی باشی؟ یارمەتی هەیە؟ فەرموو فەرموو. سپاس. خیاڵت بۆ کە ڕۆژ؟ نەنا خەیاڵم لێرە بوو. نا یەکێک هەردەم بەتەنیا بێت هەردەمیش شکاڵی لای خۆی نابێت. چۆن ئەزانم؟ ئەزانم یەکێکیش هەردەم بەتەنیا بێت ئەڵبەتە کێشێکی خۆی هەیە. باشە شتە بەچی دەڕیزانی نەمش قوراکیان.